ئەوەی لە سەرەتاوە ئیسرائیل و ئەمریکا کێشیان لەگەڵ ئێران هەبوو لەسەری ئەوش بابەتی چەکی ئەتۆمی یاخود پیتاندنی یۆرانیۆم بوو لەلایەن ئێرانەوە. ئێستا هەر لە دوایین پۆستیدا لە زەترست سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت بەهۆی هێرشەکەی ئەمریکاوە زیانێکی زۆر بە بنکە ئەتۆمیەکانی ئێران گەیشتووە. کەواتە گرنگە لە ئێستادا لەسەر و بابەتە قسە بکەین کە ئایا کاتی دانوستان نزیکە و ئایا ئیدی ئەمریکا و ئیسرائیل چیان لە ئێران دەوێت. لەگەڵ میوانەکەم بەڕێز باڵیۆس جۆن کریک ئەندامی باڵا لە تۆڕی سەرکردایەتی ترانسەتلانتیک و باڵۆزی نیشتەجێ لە کۆلێژی ئەلیزابێستاون لە پەنسیلڤانیا قسە دەکەم. بەڕێز جۆن زۆر سپاس بۆ ئامادەیت لەگەڵمان. با لە قسەکەی دۆناڵد ترامپەوە دەست پێ بکەین کە دەڵێ ئێمە زیانێکی زۆرمان بە بنکە ئەتۆمیەکانی ئێران گەیاندووە. کەواتە ئێستا ئەمریکا و ئیسرائیل چیان لە ئێران دەوێت؟ Well, good evening. ئێوارەتان باش وابزانم بەیانیە لای ئێوە Almost midnight here in America. لێرە نیوەیشەوە. Let me just take you back با to بگەڕێنەوە the بۆ situation, ئەوەی ئەم دۆخە چۆن because I هاتە think it's very ئاراوە، important to understand چونکە the پێویستە background لەوە before we تێبگەین can لە say باکگراوندی what دۆخەکە America تێبگەین and Israel want from بۆچی Iran. ئیسرائیل و ئەمریکا ئەم کارە دەکەن و The whole چیان لە ئێران question of دەوێت. Iran's پرسیارەکە involvement in ئەوەیە nuclear technology بۆچی goes all the way ئێران back to دەچێتە ناو the late 1990s. تەکنەلۆژیای ئەتۆمیەوە کە ئەمە شتێکی نوێ نیە و لە ساڵی 1990ەوە دەستی پێ کردووە. ئێران و رووسیا و کاتە ڕێکەوتنێکیان کرد بۆ ئەوەی کە تەکنیکی ڕێکەوتنی ئەتۆمی بۆ یەکتر بنێرن لە پێناودابینکردنی وزەی کارەبادا. بەڵام ئەو ڕێکەوتنە ڕێکەوتنێکی گشتگیر بوو لە ساڵی 2004 و 2005 کاریگەریەکەی دەرکەوت. نەتەوەیەکگرتووەکان ئاشکرای کرد کە ئێران خەریکی شتێکی دیکەیە جگە لە بەکارهێنانی ئەتۆم بۆ کارەبا. ئەو کاتەش نەتەوەیەکگرتووەکان سزای بەسەر ئێراندا سەپان چونکە دەستدرێژی کردبووە سەر یاساکانی نەتەوەیەکگرتووەکان و دەستدرێژی کردووە سەر ڕێکخراوی قەدەغەی چەکی داواکی. لە ساڵی 2005شەوە ئێران دەستی کردووە بە پەرەپێدانی یۆرانیۆم بۆمبەستی ئەتۆمی بۆمبەستی دروستکردنی چەک. ئەو کاتێکە بیرمان سەرۆک ئۆباما سەرۆکی ئەمریکا بوو هەوڵی دا کە ئێران بوەستێنێت لەوەی کە چالاکی ئەتۆمی لە پێناو چەکدا دەست پێ بکات. لە ساڵی 2011 گفتوگۆکان دەستیان پێکرد لەگەڵ ئەمریکا. سەرۆک ئۆباما داوای کرد کە ئێران ڕێکەوتنێک کات بۆ ئەوەی کە قەدەغە بکرێت ئەو وڵاتە پەرە بە یۆرانیۆم بدا لە پێناو دروستکردنی چەکدا بە پێشەوانەوە سزای بەسەردا دەسەپێنێت. ئەمریکا و کاتە ڕازی بوو دانوستان کات. دانوستانەکانیش سەریان کێشا بۆ ڕێکەوتنی 5-1 لە ساڵی 2015. واتە ئێران دەژێر گوشاردا ئەو کاتە ڕێکەوتنی کرد. بە پێچەوانەوە ئەمریکا خواستی ڕێکەوتنی هەبوو. ئەو کاتە ڕێکەوتنێکی باش هاتەکایەوە دەتوانین بڵێن بە ئەو کاتە ڕێکەوتنێکی باش بوو 2015. بەڵام ینی مەبەستی سەرەکی ڕێکەوتنەکە ئەوە بوو کە ئێران دا ببڕن لە پەرەپێدانی چەکی ناواکی. بەڵام ئەو کاتە ئیدارەی ئەمریکا گۆڕا ڕێکەوتنەکە بەهایەکی وای نەما. چونکە بۆچی بەهایەکی وای نەما؟ ئایا پەیوەندی بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپەوە هەبوو؟ خەریک بوو باسیەوە مەکرد. بڵێ من ئەمەوێت ئەوە نیشان بدەم کە ئەمە بابەتێکی دوور و درێژە، بابەتی شەوێک و دوو شەو نیام هێرشە بۆ سەر ئێران. پرسێکە پەیوەندی بە 30 ساڵەوە هەیە. ئێران 25 ساڵە خەڵک دەخەڵەتێنێت. پێویستە ئێران خۆی بگۆڕێت چونکە نەتەوەیەکگرتووەکان دەڵێت ئێران نابێت پەرە بە تەکنۆلۆژیای دروستکردنی چەکی ئەتۆمی بدات و یۆرانیۆم وەکو چەک بەکاربێنێت. لەگەڵ ئەوەشدا وتوێتی ئێران نابێت پەرە بە تواناکانی خۆی بدات لە پێناو دروستکردنی موشکی ئەتۆمیدا. ئەمە زۆر ڕوونە. ئێستا هیچ پرسیارێک هەڵ ناگرێت. ئەوەی کە ڕوو دەدات کاردانەوەیە، واتە کار نییە. کاردانەوەی ڕووداوەکانی ڕابردووە چونکە
ئێران 25 ساڵە خەریک نییە ینی ئێران دەمێکە خەریکە بەڕێزم بەڵام خەریکە شتێک 5 ساڵە خەریکە بەڵام 5 گەڕی دانوستانیش لە نێوان ئەمریکا و ئێراندا بەڕێوە چوو پێشەوەی گەڕی شەشەم دابنیشن و کۆ ببنەوە قسە بکەن ئیسرائیل هێرشی کرد ئەمەیان بۆ بڵێ پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ مانگی چوار کاتێک ئیسرائیل چی لە ئێران کرد ئەو کاتە مەبەست مانگی چواری ساڵی ڕابردووە ئیسرائیل بە تەواوی سیستەمی موشکی ئێرانی پەکخست سیستەمی ئاسمانی ئێرانی پەکخست ئێرانی خستە دۆخێکی زۆر زەحمەت و قرسەوە ئەوەی کە ڕوویدا زۆر ڕوونا کە ئیسرائیلیش داوای خۆیان هەیە لەگەڵ ئەمریکا و نەتۆیەکگرتوەکاندا ئیسرائیلیش سوور لەسەر ئەوەی کە ئێران نابێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام بەداخەوە ئەوەی کە لە دانوستانەکانە بینیمان لە پێنجگەڵی دانوستانەکاندا ئێران خواستێکی وای نیشان نەداوە کە بێوێت ڕێکەوتن بکات لەگەڵەوەش ئێران توانای بەرگری لەخۆی بکات بەڵام ئێستاش لەسەرەوەی کە دەڵێت ئێمە واز لە پێتاندنی یۆرانیۆم بۆ ناهێنین چونکە ئەمە بۆ مەبەستێکی ئاشتی خوازانەیە ئەمە دیبیت و مناقەشەیەکی زۆر هەڵداگرێت ئەمە ئێران دەمێکم قسەیە دەکات بەڵام نمونێ هەیە کە ئێران ئەم قسەی ڕاست نییە ینی بەڵگا هەیە کە ئێران ئەم قسەی ڕاست نییە ئێران شتی زۆر زیاتری لەوە کردووە کە ئێرانیوی تەنها بۆ مەبەستی ئاشتی بێت زانیاریە هەواڵگریەکان باسنەوە دەکەن ئێران شتی خراپتری کردووە لە ئێرانیۆم وەک لەوەی بۆ کارە باو مەستی ئاشتی بێت زۆر باشە بەڕێز جۆن دوێنێ ینی کە دەکاتە ئەمڕۆ هێشتا هەر لای ئێوە لە دوای هێرشەکانی ئەمریکا بۆ سەر بنکە ئاتۆمیەکان دۆناڵد ترامپ گوتی کە ئیدی کاتی ئاشتیە پێتان وایە هیچ جاسۆیەک بۆ دەستپێکردنەوەی دانوستان لەگەڵ ئێران مابێت؟ ئێران ئێستا دۆخی زۆر خراپە پێگەی زۆر خراپە توانای بەرگریکردنی لە ئاسمانەکەی نەماوە توانای کۆنتڕۆڵکردنی هێزە چەکدارەکانی نەماوە توانای پیتانی یۆرانیۆمی نەماوە توانای بەرپەرشدانەوەی نەماوە چونکە ژمارەی زۆر سەرکردەی کوژراون من پێم وایە کە هێشتا سەرۆک ترامپ دەیەوێت ڕێکەوتن لەگەڵ ئێران بکات هێشتا ئۆفەری هەیە بۆ ئێران ترامپ دەیەوێت شەڕ ڕوو نەدات ترامپ دەیەوێت دەڕێگەی ئاشتیەوە ئەم پرسە چارەسەر بکات ئەسڵەن سەرۆکی ئەمریکا نایەوێت چیتر پرسی سەربازی لەمەدا بەکار بهێنێت بەڵکو دەیەوێت ڕێکەوتنێ بکات ئەوەی کە جەختی لێکراوەتەوە پێویستە ئێرانەکان لێی تێ بکەن کە بژاردی زۆریان نییە دەبێت ڕێکەون ئەگەر ئێمە بگەینە دۆخە خراپەکە بۆ ئێران زۆر خراپتر دەبێت خۆیان دەڵێن زۆرمان لەبەردەستایە پێتان وایە کە ئۆپراسیۆنەکەی ترامپ چانسی دانوستانەکانی یاخود خواستی دانوستاندنی لەلایەن ئێرانەوە شکست بهێنا؟ نەخێر نەخێر ئەوەی کە ترامپ کردوێتی ئامادەکاریە بۆ دانوستان واتە خۆی ئامادە کردووە کێشەکە ئێرانە ئێستا ئێران دۆخی زۆر زۆر خراپە بژاردی زۆر لەبەردەستان نییە پێویستی بە بڕیار یەکلاکەرەوەیە ئێستا ئەمریکا یاخود ئەمریکا هیچ بەڵگەیەکیشمان نییە کە بڵین ئەمریکا ئیسرائیل کۆنتڕۆڵ دەکاتەوەی هێرشی دیکە ناکات بۆیە پێویستە ئێران ئەم ڕێکەوتنە بکات بۆ ئەوەی کە نەک ئەمریکا ئیسرائیلی هێرشی زیاتر نەکات ئێستا هیچ کەناڵێکی دیبلۆماسی کراوە هەیە لە نێوان لایەنە سەرەکیەکان؟ بڵێ پێم وایە کە کەناڵی دیبلۆماسی هەیە هێشتا ماوە بەتایبەتی پەیوەندیگرتن لە نێوان سەرۆکی وڵاتان زۆر بەنهێنی ئەنجام دەدرێت بەڵام پێم وایە ئەمە هەر هەبووە لە چەند ڕۆژی ڕابردووشدا سەرۆکی وڵاتەکان یاخود بەرپرسانی باڵا پەیوەندیان کردووە تەنانەت پێم وایە کە
ئیسرائیلی و ئێرانیەکانیش پەیوەندیان لەگەڵ سەرۆکی ئەمریکا ئەنجام داوە ئەمە شتێکی ئاساییە تۆ بە شێوەیەکی نهێنی پەیام بۆ یەکتر بنێرین بۆیە ناتوانین ئێمە هیچ دانوستانێکی بەرهەمدار بهێنینەکایەوە ئەگەر ئێمە پەیام بۆ یەکتر نەنێرین ئەگەر ئێمە سەرۆک و بەرپرسەکانمان پەیوەندیان لەگەڵ یەکتر نەبێت بەڵێ پێم وایە کە ترۆمپ لەگەڵ بەرپرسانی ئێران پەیوەندی هەبووە ئێستا ئەوە دۆخیان زۆر خراپە پێگیان زۆر خراپە پێویستە بڕیارێک بدەن زۆر باشە لە کاتێکە ماکرۆن دەڵێ ئەوروپا ڕێگری دەکات لەوەی کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆم ئەوروپا دەتوانێت چ ڕۆڵێکی هەبێت لە ئاسانکاری بۆ قۆناغی داهاتوو پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵی 1970 کاتێک شۆڕشی ئێران هەڵگرسا ئەو کاتە بەڕە شیراک سەرۆکی فەڕەنسا بوو زۆر ڕۆڵێکی گەورەی گەڕا لە گەڕانەوەی خومەینی بۆ تاران و سەرخستنی شۆڕشی ئێران ئەم پێم وانە ئەمە سوپرایز و هەژەن بێ بۆ ئێمە کە فەڕەنسا ڕۆڵێکی وا دەگەڕێت دەیەوێت ڕێکەوتن لە نێوان ڕۆژئاوا و ئێراندا بکاتەوە چونکە پەیوەندی ئەو دووڵاتە شتێکی نوێن نییە بەڵام شتەکە پەیوەندی بە ئێرانەوە هێستا ئێستا شتەکە دەبێت ئێران بڕیاری لەسەر بدات نەک فەڕەنسا دەتوانێت تەنها هاوکار بێت نەک بڕیار بدات باشە پاشەوەی کە چووە جنێف دواتر ڕۆیشتە ئیستانبول ئێستا عەباس عێراقچی لە مۆسکۆیە و دیداری لەگەڵ پۆتن دەبێت وەک خۆی گوتی لەگەڵ دۆستە دێرینەکەی ئێران پێتان وایە کە مۆسکۆ دەتوانێت لە دەستپێکردنەوەی گفتوگۆکاندا ڕۆڵی هەبێت پێم وایە کە رووسیا دەتوانێت ڕۆڵ بگێڕێت دەتوانێت یاری بکات لە مەیدانەکەدا بەڵام باسێری کەمزیان رووسیا خۆی چۆنە دۆخی ئێستا چۆنە رووسیا ئێستا دۆخی باش نییە هەرچەندە سەرۆک ترەمپ و سەرۆک پوتن دەیانەوێت قەیرانی ئۆکرانیا تەواو بکەن کۆتایی پێبێنن پێم وایە مادام ئەوان ئەتوانن لەسەر ئۆکرانیا قسە بکەن دەتوانن لەسەر ئێرانیش قسە بکەن دەتوانن لەسەر سیستەمی یۆرانیۆمی ئێرانیش قسە بکەن بەڵام دەرەنجامەکەی ئەو شێوەی دەرەنجامی قسەکردن و گفتوگۆکردن دەبێت لەبارەی شەڕی ئۆکرانیا و رووسیا نەخێر بەبەست پەیوەندیکردنە لەگەڵ ئەمریکا دانوستان لەگەڵ ئەمریکا نانە پێم وانە ئەوە سەر بگرێت ئێستا رووسیا نێوەندگیرە چونکە رووسیاش بەرژەوەندی لەگەڵ ئەمریکا هەیە رووسیاش دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ سەرۆک ترامپ بپارێزێت پێم وایە رووسیا تەنها نێوەندگیریەکە ئێستا زۆر باشە ئایا تەلەڤیڤ خواستی جەنگی هەیە یاخود ڕێگە دەدات تاران و واشنگتن گفتوگۆیەکی بەرهەمدار و سەرکەوتو ئەنجام بدەن ئەسڵەن دەمێتەوە بپرسم کە ئەبێت ئێران لەگەڵ کام لا گفتوگۆ بکە ئیسرائیل یا ئەمریکا بڵێ ئیسرائیل ئێستا ڕێگەی پێدراوە بەشدار بێت لە دانوستانەکە یاخۆ هەژمۆنی هەبێت هەروەها ئەگەر واش دەبێت ئیسرائیل زۆر بە گورتی چاودێری دانوستانەکانەکات چونکە ئیسرائیل وا دەزانێت هەر دانوستانێکی ئەتۆمی لەگەڵ ئێران پەیوەندی بەویشەوە هەیە ئیسرائیل پێویستە ئەویش ئاگادار بێت من پێم وایە کە ئێران پێویستە لەگەڵ ئەمریکا دانوستان بکات لەگەڵ ئەمریکاش ڕێکەوێت چونکە هاوکێشەکە سادەیە تۆ ئەگەر لەگەڵ ئەمریکایە ڕێکەوی توانایشت هەیە لەگەڵ ئیسرائیل ڕێکەوی هەروەها ئەوەشمان بیر نەچێت پێشتر ئێران ناڕاستەوخۆ یان ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا دانوستانی کردووە بەڵام لەگەڵ ئیسرائیل نەیکردووە دەی شتێکی قورسە بۆ ئێران دانوستان لەگەڵ ئیسرائیلدا بکات ئێستا پێویستی بەوە هەیە ئێران بۆ نمونە دوێنێ وەزیری دەرەوەی ئێرانم بینی پرسیاری ئەوەی دەکرد بۆچی ئێران خراوەتە ئەم دۆخەوە بۆچی ئێران خراوەتە پێگەیەکی لەم دۆخەوە ئێران هیچی خراپی نەکردووە جەختی لەوەش کردەوە کە ئێران پەیوەندی لەگەڵ ئیسرائیل دروست ناکات بەڵکو دەرگای دیپلۆماسی بە ڕووی ئەمریکیەکاندا کردوێت یاخود بە شێوەیەکی گشتی بەرەو ڕۆژاوا کردوێتەوە
بەڵام they would like to see a change in ئێستا پێویستە ئێران سیاسەتی تەرەوەی خۆی بگۆڕێت پێویستە ئێران چیتر کێشە دروستکەری ناوچەکە نەبێت پێویستە ئێران جارێکی دیکە بە خۆی دابچێتەوە قسەکانی ئەمریکا و ئیداری ترامپ بۆ گۆڕانکاری بە هەندوو لە دوایین پێشهات ئەو موشەکەی کە چەند کاتژمێرێک بەر لە ئێستا بەرە و ئیسرائیل هەڵدرا لە یەمەنەوە هەڵدرا بوو لە ئێرانەوە نەبوو ئەمە چۆن دەخوێندنەوە پێتان وایە کە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە ناوچەکە دەست بە جم و جۆڵ دەکەنەوە؟ بەڵێ من پێم وایە حوسیەکان تەنها گروپی ئێرانن کە ماونەتەوە ئێستا تەنها گروپن کە توانای هێرشکردنیان هەبێت حەباستەوە بووە حیزبوڵاتەوە بووە با ئێمە سەرنجیان زۆر ناخەینە سەر هەروەها ئیسرائیلیش ڕازی لە جارێکی دیکە بەهێز ببنەوە ئێستا حوسیەکان تاو لە ژێر کۆنتترۆلی ئێراندان تاکە گروپی ئێرانن کە لە ناوچەکەدا ما بێبنەوە و توانای هێرشکردنا سەر ئیسرائیلیان هەبێت چونکە گروپەکانی تر سەرکوت کراون هەرچی حوسیەکان بیکەن کۆنتترۆل دەکرێت ئێران کۆنتترۆلیان دەکات ئێران ئاڕاستیان دەکات ئێران بەکاریان دەهێنێت ئێرانە کە بڕیار دەدات حوسیەکان چی بکەن و چی نەکەن لەم دۆخەدا زۆر باشە لاگەری دەستپێکردنەوەی دانوستان و گفتوگۆکان هێڵە سوورەکانی ئیسرائیل چی دەبێت کە ئەبێت لە ڕێکەوتن لەگەڵ ئێران ڕەچاو بکرێن؟ بەڵێ من نازانم یاخود دڵنیا نیم کە ئیسرائیل بێوێت دانوستانەکان دەست پێ بکاتەوە بەڵام ئیسرائیل هەندێک هێڵی سووری هەیە بۆ نمونە هێڵی سووری ئیسرائیل و ئەمریکا نەبوونی چەکێتۆمە هێڵی سووری ئەمریکا و ئیسرائیل سفرکردنەوەی پەرەپێدانی ئەتۆمە لە ناوخۆ ئێراندا بە هەموو شێوەیەک هەر بۆیە ئێران ئێستا پێویستە هۆشیارانە مامەڵە بکات و ئەو ڕێکەوتنە واژۆ بکات یاخود ئێران دەتوانێت لە دەروی وڵاتەکەی خۆی یۆرانیۆم پیتێنێت ئەم پێشنیازە ئەمریکا پێشتر بۆی کردووە کە دروستکردنی کۆنسۆرتیۆمێک لە دەرەوەی ئێران بۆ نمونە لە عومان ئێران شتیایدا بەشدار بێت و بەسەرپەرشتی ئاژانسی وزەین و دەوڵەتی ئەتۆم و ئێران بتوانێت یۆرانیۆمی خۆی بپیتێنێت ئەگەر مەبەستەکەی ئاشتیە هەروەکو تیشم ئەمە هێڵی سوورە ئێران پێویستە تۆزی هۆشیار بکاتەوە ئەگەر ئێمە سەیری ڕێکەوتنی JCPOA بکەین یاخۆت ڕێکەوتنی 2015 ئێران ڕازی بوو هەموو ئەو یۆرانامەی هەیەی پێشکەشی بکات یاخۆت وازی لێ بهێنێت یاخۆت تەنان ڕازی بوو بەشێک لە یۆرانیۆمە پیتێنراوەکەی پێشکەشی رووسیا بکە ئەوە شتێکی هۆشیارانە بوو ئەوان شتێکی باشیان کرد یاخۆت ئەوان ڕێکەوتی JCPیان کرد بەڕێز جۆن لە سەرەتای قسەکانت لە وەڵامیان پرسیارم گوتت کە دڵنیا نیم لەوەی ئایا ئیسرائیل دەیەوێت دانوستانەکان دەست پێ بکاتەوە یان نا پێتان وایە کە هێشتا ئیسرائیل خواستی ئەوەی نییە یاخود خۆی یەکلایی نەکردوتەوە کە هێرشەکانی ڕابوەستێنێ بۆ ئەوەی کە گفتوگۆ و دانوستاندن دەست پێ بکاتەوە؟ بەڵێ ئەمە دوو بابەتی جیاوازە بەداخەوە ئەو پرسیارە هەستەکەم تۆزێک پەیوەندی بە بابەتەکەەوە نییە ئێستا ئێران پەیوەندی بە دانوستان لەگەڵ ئیسرائیلەوە نییە بەڵام بەڵێ ئەگەر ئیسرائیل پێشنیازی دانوستان بکەن پێم وایە شتێکی باشە بەڵام ئەمە شتێک نییە ڕووبدات یاخود شتێک نییە کە ئایدۆلۆژی بێت یاخود شتێکە منتیقی بێت بەڵام ئێران دەتوانێت دانوستان لەگەڵ ئەمریکا بگەکات یاخود ئێران دەتوانێت لە پێگەی خۆیدا دانوستان و ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا بکات نەک ئیسرائیل بەڵام جارێکی دیکە دووپاتی دەکەمەوە دۆخی ئێران لە پێگەیەکی زۆر لاوازدایە من تەنانەت گوێمان لەوە بووە کە ڕێبەری باڵا بیرلەوە دەکاتەوە واز لە دەسەڵات بهێنێت و کەسێکی نوێ بخاتە شوێنی خۆی بۆ ئەوەی لەگەڵ ڕۆژاوە ڕێ بکەوێت بۆیە ئەمەوە دێت دەخات کە دۆخی ئێران زۆر لاواز بێت هەموو کەس دەزانێت کە دۆخی ئێران چەند ترسناکە پێویستە خۆشی لەوە تێبگات ڕەنگە شتی دیکە لە ئێران ڕوودات ڕەنگە خەڵک دژی دەسەڵات ڕاپەڕن ڕەنگە خەڵک خۆپشاندان دەست پێ بکەن هەروەها ئەمە پێویست نییە ئەمە ڕوو بدات
تۆ لە پێناو چیدا ئەمە بەسەر خۆت دەهێنی پێویستە گۆڕانکاری لە خۆتدا بکەی about regime تۆ change. پرسیاری گۆڕینی ڕژێمت لێ نەکردم I won't talk about it unless بەڵام باسی ناکەم تا تۆ پرسیار نەکەی زۆر باشە بەڕێز جۆن لاگەری ڕێکەوتن لە چوارچەوەی ڕێکەوتنێکی نوێدا واشنگتن دەتوانێت هیچ گرنتیەک پێشکەش بە تاران بکات؟ yes, of course. بەڵێ بێگومان Negotiations بەڵێ are always a دانوستان هەمیشە واز لێهێنان و وەرگرتنە ئەمە پرۆسەیەکی دوولایەنەیە in a good position. ئێستا ئێران دۆخی باش نییە لە دانوستانەکاندا کاتێک تۆ دەتوانی گرنتی بەدەست بێنیت کاتێک تۆ دەتوانی مەرجی خۆت بسەپێنی کە پێکت بێز بێ ئێستا ئێران ڕێک پێچوانەکەیەتی ئێران لە ڕابردوودا درۆی کردووە ئێران مەبەستی خۆی بۆ پیتانی ئۆرانیۆم شاردووەتەوە هەر بۆیە پێویستە جارێکی دیکە ئێمە متمانە لێنەوەن هەردوولا دروست بکەینەوە پرۆسی متمانە بگەڕینەوە بۆ هەردوولا بۆ ئەوەی کە ڕێکەوتنەکە ئەگەریشکرا جێبەجێ بکرێتە تەواوی زۆر باشە ئەو پرسیارە دویست لێت بکەم ینی خراپترین و باشترین ئەگەرەکان و سیناریۆکان بۆ دانوستان چین؟ You're talking about Iran? With تۆ باسی ئێران دەکەی بێگومان well, باشە I would say من دەڵێم talk about the best scenario. باسی باشترین سیناریۆ بکەین بۆ داهاتووی ئێران I think the best scenario من پێ وایە باشترین سیناریۆ بۆ ئێرانی و خەڵکی ئێرانی Mullah administration ئەوەیە کە disappear. مەلاکان لە ئێران نمێنن مەبەستم مەلاکان ئەوەیە کە ئاەتوڵاکان نەمێنن Started and won. پێویستە خەڵک ئەو شۆڕشە بەدەست بهێنێتەوە کە لە 1970 دەستیان پێکرد بەڵام لێیان برا شۆڕشەکەیان لێ برا ئێستاش ئێمە سیستەمی مەلامان هەیە کە خۆی سەپاندووە بەسەر ئێراندا بە هێز بە ئاگر و ئاستن ئەو ڕژێمە نوێنەراتی خەڵکی ئێران ناکات Fully in من پێم وایە باشترین شت ئەوەیە کە ئەو ڕژێمە نەمێنێت باشترین سیناریۆیەک خەڵکی ئێران جارێکی دیکە شۆڕشەکەیان وەربگرنەوە خۆیان دەسەڵات بگرنە دەست ڕەنگە خامنەی خۆشی باسی دەست لە کار کێشانەوەی کردبێت ئەمە زەندێک سەرچاوی هاڵوا دەڵێن بۆ پێویستە خەڵکی ئێران خۆیان بڕیان بدەن باشە ئەمە باسمان لە باشترین سیناریۆکان کرد بەڵام ئەگەر دانوستانەکان ببن بەستگەیشتن هەنگاوەکانی داهاتوو چی دەبێت بە تایبەت لەلایەن ئەمریکاوە؟ well, hopefully بەڵێ هیوادارم کە ڕێکەوتن بکرێت هیوادارم دانوستان بکرێت پێویستە هەردوو لەسەر دانوستان بڕیار بدەن ئەمە شتێکە کە لە دانوستاندا دەکرێت ئێمە لە JCPOA لە 2015 ئەومان بینی کە هەردوو لە جۆرە جۆرەکان ڕێکەوتنیان کرد ئێران ئەو کاتە وازی لە پیتانی ئۆرانیۆم هێنا نەوتی خۆی فرۆشت ئەمەش سزای لەسەر نەما بوو لە بەرامبەردا ئەمریکایش سزاکانی سەر ئێرانی کەم کردەوە ئەمە شتێکە لە ڕێکەوتندا دەکرێت پێویستە هەردوو لا شتێ بدەن و شتێکیش وەربگرن بۆ ئەمەش بۆ ئەوەی ئەمە ڕووبدات پێویستە متمانی دوولانە دروست بێت زۆر سپاس دەکەم بەڕێز باڵۆز جۆن کریک ئەندامی باڵا لە تۆڕی سەرکردایەتی ترانسەتلانتیک و باڵۆزی نیشتەجێ لە کۆلێژی ئەلیزابێستاون لە پەنسیلڤانیاوە میوانی کوردستان 24 بووی دەست خۆش بەڵێ زۆر خۆشحاڵ بووم هەمیشە خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە دەردەکەوم ئێوە ئیشێکی زۆر باش دەکەن بە ڕووماڵکردنەکانتان من دڵخۆشم من هیوادارم شتێکم نەوت بێت دڵی ئێوەم عەزیەتدا بێ تەنها ڕاستی بووتووە و ڕای خۆم بووتووە ئێمە سپاسی بۆ چوون و هەمیشە قسەی دڵی خۆم دەکەم دەست خۆش